طبعا کۆتایی هێنان بەمە بە دەرەجە یەکەم بەسراوە بە ژنان خۆیانەوە بە بزوتنەوەی ژنانەوانێ و ئەمە قسەی ئەمڕۆماننی ئێمە دەمێکم قسانە ئەەکەین ئەگەر چی قوا تاڵەبانی ئەڵێ ئەمە کاری دەوسەڵاتی شوکاری ڕێکخراوەکانی ژنانی شوکاری هەموو کەسێکی ئەو کۆمەڵگەیەیە بەڵام من ئەڵێم ئەمە کاری دەوڵەتە کاری دەسەڵاتە یاسا و قانونەکەیەتی بەڵام ئەوە 30 ساڵ ئێمە هاوارەکەین ئەم دەسەڵاتە هیچ کاردانەوەیەکی ئیجابی و پۆزیتیفی نەبووە لەسەر مەسەلەی ژنان و هیچ هەنگاوێکی جددی هەڵنەگرتووە حتا ئەو گروپانی دروستیان کردووە ئەو بڵێن ئەو ناوەندانەی دروستیان کردووە تەنها ناوەندێکە و بەڵام دەسەڵاتێکی نییە یا مەسەلەن زیاتر سیاسەتی دەسەڵات دەباتە پێشەوە تا ئەوەی تونگ بێ لەسەر مافەکانی ژنان ڕاوەستا بێ دیفاع لە ژنان بکە یەخەی دەسەڵات بگرێ